لە پارێزگای سلێمانی هاوپەیمانی کوردستان 15 کاندیدی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەیە و بەسەر 5 بازنەدا دابەشکراون. لە بازنەی یەک سنوورەکانی باکووری سلێمانی و شارباژێر و ماوەت دەگرێتەوە کە پێک دێت لە 4 کورسی و یەکێکیان بۆ ژنانە. کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان لە بازنەیەکی پارێزگای سلێمانی بریتین لە شاسوار ئەمین ژمارە 25، دانا ئەحمەد ژمارە 28، نەرمین معروف ژمارە 31، شوناس حسێن ژمارە 32. بازنەی دوی هەڵبژاردننی پارێزگای سلێمانی سنووری قەرەداغ و بەشی باشووری سلێمانی دەگرێتەوە و لە 3 کورسی پێک دێت یەکێکیان بۆ ژنان تەرخان کراوە. کاندیدەکانی هاوپەیمانی ئەو بازنەیەش بریتین لە ڕێزان ئەحمەد ژمارە 22، ئاسۆ فەرەیدون ژمارە 29، بڕیار ڕەشید ژمارە 32. لە بازنەی سێی پارێزگای سلێمانی سنوورەکانی حەوزی شارە زۆر لە هەڵەبجە و سەید سادق دەگرێتەوە. لەم بازنەیەش چرۆ حەمە شەریف بە ژمارە 20 کاندیدی هاوپەیمانی کوردستانە. لە بازنەی چواری پارێزگای سلێمانی کە پشدەر و ڕانیە و دوکان دەگرێتەوە ژمارەی کورسیەکان 4 دانن یەکێکیان بۆ ژنانە. کاندیدەکانی هاوپەیمانی لەو بازنەیە غەریب ئەحمەد ژمارە 20، ئەبوبەکر بایس ژمارە 23، بەدری حسێن ژمارە 28. لە بازنەی پێنجیش سنووری چەمچەماڵ و کەلار و کفری دەگرێتەوە و 4 کورسی هەیە و یەکێکیان بۆ ژنان دیاری کراوە. کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان لە پازنەی 5 پێک هاتوون لە سروە محەممەد ژمارە 20، ڕزگار محەممەد ژمارە 28، کاروان عەلی یاروەیس ژمارە 32، هۆشیار عومەر ژمارە 33. هاوپەیمانی کوردستان بە عەقڵێکی نوێوە هاتووە بۆ ئەوەی بەهێزێکی گەورەوە بچێتە بەغدا و بە یەکجاری و بۆ هەمیشە کێشەی موچە و بودجە و کێشە هەڵپەسێردراوەکانی تر چارەسەر بکات. هاوپەیمانی کوردستان قوبات تاڵەبانی سەرۆکایەتی دەکات و بە دروشمی پێکەوە بەهێزترین دەچنەوە بەغدا بۆ ئەوەی بودجەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مسۆگەر بکات.